خەوتی هەڵوێست لە چ دۆخێکایە؟ ئێمە حزبی عائیلەیە بنەماڵەیە شخصی ئەوە نیە. نسبەی مشارەکە کەمێک زیادکە پەرلەمانی ئایندە پەرلەمانێکی تەواو جیاوازە بێت. تا ئێستاش نەبینراوە عەلی حەمەد ساڵح بۆ یەک جار ڕوبەڕووی ئەشکەنجەدانێ ئازارێ گرتنێک ببێتەوە. مانتوانی وەکو خەڵکی تر ئێستا کەناڵی ئاسمانیمان هەبێ. هەڵبژاردن بەهای نەبوایە پارتی ئەم هەموو محاولەی نەکرد بۆ دواخستن. کەس بینیە لە کوڕی مام جەلال و کوڕی کاک مەسعود و هەردوو بنەماڵی بەرزای و تاڵەبانی ڕۆژە کەسابەتێکی حەڵاڵ بکەن. تیکتۆک چیەک لایف چیەک ئەکرێ لە داهاتوە چی بکا بۆ پەرلەمان؟ چی حزبێک ئەتوانێت 6 کەناڵی ئاسمانی بەڕێوە بە بەچی ناتوانین بانگەشەیەکی گەورە بکەین لەبەرەوەی پارەمان نییە. هەمومان پێکۆ دەنگ بەبەری هەڵوێز بین سەرجەم کێشەکانمان چارەسەرە بێ. کابرا خۆڵێ من کۆیلەی ماڵی بەرزانی خۆڵێ من ناڵێ ما ینی با تەشیر نەبێ دوژەڵێ لیستکانی ناڵەکانیشە نووسن کاندیدی سەر بەخۆ بەردەوام بەڕێی محکەمەوەم گەشتومەتە قەنەعەتی هەر نەڕۆمەتر چێ بێ بابێ با لەسەر جادێ. ئەردۆگان لەوانەیە 2-4 ساڵی تر ئەگەری زۆر بەهێزەوەیە بدۆڕێ یەکێکی پارتی لەو بەقوتر $1,600,000 هەموو مانگێ بدەیتە کەناڵێکی ئاسمانی بینەریشی نەبێ.